سڵاوتان لێ بێ مناڵە ئازیزەکان چۆنن؟ باشی هەمیشە باش بن. بەڕاستی ئەمڕۆ زۆر دڵخۆشم لەم گوندە جوانەی ئێوەم. زۆر دڵخۆشم کە کۆمەڵە مناڵی ئازیزی یەکێک لە گوندە جوانەکانی کوردستانم بەسەر کردەوە. ئێمە ئەمڕۆ لەکوێین؟ بەدەنگی بەرز بە یەکجار بیڵێن ئافرین. باشە تەگەران سەر بە چ ناحەیەکە؟ سیتا ئافرین. ئەی سیتەکە کەوێتە پارێزگای هەر بژین یەک چەپڵی بەهێز بۆ خۆتان. دەست خۆش مناڵ ئازیزەکان، ئێمە تۆسێکی تر باسی گوندەکەتان دەکەین، بەڵام سەرەتا پێتان خۆشە چیرۆکێکتان بۆ بجێڕمەوە؟ زۆر باشە، کەواتە بەباشی گوێکانتان نمۆ بکەنەوە. باشە؟ ئامادەن؟ باش. مێرولەیەکی کچکۆلانە لەگەڵ خێزانەکەیە بە بەختەوەری ژیانی ئەگوزەرە. ڕۆژانات و ڕۆژان چوو مێرولە پچکۆلەکە بە بیریا هاو کە ئیتر گەورە بووە و پێویستە بڕوا بۆ دارستان لە شوێنێکی ئارام بە تەنیا ژیان بگوزەرێنێ، چونکە قەرەباڵغی و ژاوەژاوی ئەندامانی خێزانەکەی ئەویان بێزار کردبوو، لەبەرەوە حەزی ئەکرد دوور لە ژاوەژا و قەرەباڵغی بە تەنیا و لە شوێنێکی ئارام ژیان بگوزەرێنێ. بۆ ئەمە بەستا بڕیاریە لە ماڵ بڕواتە دەرەوە و بەرەو دارستان ڕێ بگرێتە بەر و بە دوای ماڵێکی ئارامە بگەڕێ. ئەو پێی وابوو ئەگەر بە تەنیا ژیان بگوزەرێنێ زۆر باشتر و ئاسوودەترە وەک لەوەی لە نێوان خێزانەکەی و لەو قەرەباڵغی ئەندامانی خێزانەکەیا بێ. شەوێکیان کاتێک بینی دایکی و باوکی و خوشک و براکانی نووسون بە ئەسپایی هەستا و ماڵەکەی بەجێهێشت. لە کاتێکان نەریتی مێرولەکان وایە کە بۆ هەر شوێنێک بڕۆن بە کۆمەڵ و بەیەکەوە ڕۆن. لە بەرخۆیەوە ئەیوت ئەگەر من بە تەنیا لە ماڵ دەربچم و بە تەنیا بژیم ئەوە باشترت کە خۆم بە تەنیا بژیم و چێش لە ژیانە بین و ئاسوودەتر ژیانە گوزەرێنم. دوجار لە ماڵ چووە دەرەوە، بەلای ڕاست و چەپی خۆیان ئەیڕوانی، هیچ کەس و هیچ شتێکی بەدی نەکرد. کەشەوە ئارام و هێمن بوو. کاتێک لە دارستان نزیک بووەوە گوێی لە دەنگێک بوو، تا دەهات دەنگەکە نزیکترە بووە. لە ناکاو قاچەکانی لە شتێک ئاڵا سەیری کرد، داوی جاڵجاڵۆکەیە، هەرچەنە هەوڵیان نەیتوانی خۆی ڕزگار بکە. بە خۆی وت ئەمە چییە؟ تۆ بڵێ کەوت بێتمە نێو داوی جاڵجاڵۆکەوە. لەو کاتەیە جاڵجاڵۆکەکە وردە وردە دەرکەوت و بە پێکەنینەوە وتی هاهاها خواردنی ئەم شەوم دەست کەوت، ئەم شەو بە برسێتی نامێنمەوە. مێرولەکەش قیژاندی وتی نەخێر نەخێر، دوورکەوەرەوە دوورکەوەرەوە لێم، دایکە دایکە خوشکەکانم براکانم فریام کەون. دایکی مێرولەکە هەستی کرد دەنگێک لە دوورەوەیە. کاتێک سەیری بێچووەکانی کرد زانی یەکێک لە بێچووەکانی ڕۆیشتووەتە دەرەوە، لەبەرەوە هەمووانی هەڵسان و پێکەوە بەرەو دەنگەکە ڕۆیشتن. کاتێک بینیان خوشکەکەیان بەدەست جاڵجاڵۆکەیەکەوەیە هەمووان هێرشیان کردە سەر جاڵجاڵۆکەکە و خوشکەکەیان لە دەست دەرهێنا و ڕزگاریان کرد. دواتر پێکەوە گەڕانەوە بۆ ماڵەکەی خۆیان. مێرولەکە ڕووی کردە دایکی و خوشک و براکانی و داوای لێبوردنی لێ کرد و پێی وتن ئیتر هەرگیز بە تەنیا ناڕۆمە دەرەوە. ئێستا واتای پێکەوە ڕۆیشتە دەرەوە ئەزانم. ئێستا ئەزانم پێکەوە بوونمان واتای پاراستنی ژیانمانە. ئیتر ئەزانم ئێوە بۆ من چەند گرنگن. ئەزانم ئەگەر هەمووان پێکەوە بین دوژمن ناتوانێت زیانمان پێ بگێنێ، چونکە ئێمە ئەگەر بە تەنیا بین توانای ڕوبەڕووبوونەوەی دوژمنمان نییە. مناڵەکان
چیرۆکەکەم خۆش بوو چەپڵەیەکم بۆ لێبەن زۆر باشە ئێستا واتای چیرۆکەکە لە یەک بەیەکتانە پرسم هەروەها ژیانی گوندەکە تێکەڵ بە چیرۆکەکەکەین دواتر هەنێ زانیاریش مەوێت لەسەر گوندەکەتان باشە؟ زۆر باشە با سەرەتا بچینە لای دارین چۆنی؟ باشی؟ دارین دەنگە بەرزکەرەوە جۆم لێو نییە باشم دەنگ و باست چۆنە؟ وەڵا باشم ئافرین دارین جان دارین لە پۆلی چەنی؟ سێ لە پۆلی سێ هەر زۆر باشە باشە دارین لێرە ئەمڕۆ کەشوهەواکەی زۆر خۆشە وایە؟ وایە باشە ئەمەی کێسا هەیە چی پێڵێن؟ قشمان ئاوا ئەلەرێتەوە دارەکان وایە لێت و ڕەشەبا نازانی؟ با ئافرین دارین بەڵێ باشە پرسیارێکی لێەکەم تۆ توانی بەبێ پرسی دایک و باوکە بچیتە دەرەوە؟ نەخێر ئافرین ئەی ئەگەر ویستە بچیتە دەرەوە لەگەڵ هاوڕێکتا دایک و باوکە ڕێگەیان پێ نەیای هەر ئەچیتە دەرەوە؟ نەخێر زۆر باشە یەک چەپڵی بەهێز بۆ دارین ئافرین دارین جان هەر بژین چیرۆکەکەمان باسی یەکگرتنە ئەڵێ هێز لە یەکگرتنە واتە ئەگەر ئێمە هەمومان بەیەکەوە تێبکۆشین ئەو کاتە بەهێزترین وایە؟ زۆر باشە با بچینە لای هاوڕێکی ترمان کاکە یوسف چۆنی؟ وەڵا باشم خۆش بیا دەنگ و باست چۆنە؟ وەڵا باشم لەگەڵ گەرمای هاوی ناچۆنی؟ باشی؟ وەڵا ئافرین یوسف لە پۆلی چەنی؟ سێ ئەی لەگەڵ وانەکان تا چۆنی؟ وەڵا باشە حەزت لە قوتابخانەیە؟ بەڵێ ئافرین منیش حەزم لە قوتابخانەیە کە بۆ زانین یێلانەیە وایە؟ بەڵێ ئافرین کاکە یوسف بەڵێ با پرسیارێکی لێ بکەم ئێمە ئەتوانین بەبێ خێزانەکەمان بژین؟ نەخێر باشە ژیان بەبێ خێزان خۆشە؟ نا ئێمە ئەگەر دووربین لە خێزانەکەمان ئەوە بۆ خۆمان بەتەنیا بین ڕۆژەکەمان لێ ڕوایان ڕۆژێکی ناخۆشە بێ ڕۆژێکی ناخۆشە بێ ئافرین تۆ خێزانەکە و خۆشەوێ؟ بەڵێ کەواتە بێ گوێڕایاڵی خێزانەکە و بی هەر شتێکیان پێوتی بە قسەیان بکەی ئەبێ هەر ڕێنماییەکیان نایتێ بەگوێ ڕێنماییەکانیان کەی باشە؟ بەڵێ ئافرین یەک چەپڵە بۆ کاکە یوسف هەر بژی شادی بەڵێ چۆنی؟ باشم باشی شادی جان زۆر سپاس ئافرین شادی تۆ لە پۆلی چەنی؟ 5 لە پۆلی 5 ئافرین هەر بژی شادی بەڵێ باشە گوندی تەگەران قوتابخانەی تایە؟ بەڵێ باشە تا پۆلی چەنی تایە؟ تانۆ تا پۆلی چەند؟ نۆ نۆ باشە ئەگەر لە نۆ تەواو بوون دەرچوون چوونە پۆلی دا واز لە قوتابخانەیەنن؟ نەخێر ئەی چیەکەن؟ ئەخوێنم باشە ئەی هەر لە گوندەکەتانە خوێنن یان ئەچنە شوێنێکی تر؟ لە ئەچونە شوێنێکی تر ئەچن لەکوێ خوێنن لە پۆلیدا؟ سیتاگیان شەمساوە ئافرین زۆر باشە هەر بژین من زۆرم پێخۆشە منداڵانی وەکو ئێوە کۆڵنێن و بەردەوام بن لە خوێندن زۆر باشە ئافرین هەر بژی شادی بەڵێ ئەی باشە تۆ هۆراوەیەک گۆرانیەک شتێکم پێشکەش ناکەی؟ شعرێک ئادی شعرێکم پێشکەشکە قوتابی ژیر ئێمە قوتابی ژیرین خاوەنی هۆش و بیرین شاگردی ڕێ ڕووناکین وێنەی بەرزی دڵپاکین خامە و کتێب و دەفتەر هەرسێ دەخەینە سەرسەر پێی فێر دەبین زانستی ڕەوشتی جوان و ڕاستی مامۆستا ڕابەرمانە فەرمانی لەسەر سەرمانە ئیتر دەبێ بخوێنین نەزانن لە بن بێنین محەممەد داریە ئافرین یەک چەپڵێ بەهێز بۆ شادی هاوڕێمە هەر بژی شادی جان شادی بەڵێ تۆ لە ماڵەوە سەیری ماوەی مناڵانەکەی؟ بەڵێ زۆر باشە سەیری ماوەی مناڵانی کورساتەکەی وایە؟ بەڵێ باشە من و هاوڕێکان مەبینی؟ بەڵێ زۆر باشە کەواتە بیرێ نەچێ کە ڕۆیشتیتەوە لای مناڵەکانی هاوڕێ و بڵێ ئەوانەی کە نەیانتوانی بێن بۆ ئێرە بڵێ هەموو ڕۆژانێک کاژمێر 5 تاوەکو 6 ئێوارە سەیری ماوەی مناڵانی کورساتکەن باشە؟ بەڵێ باش زۆر باشە هەر بژی زۆر سوپاس شادی گیان زۆر سپاس بۆتون دەست خۆش شادومان چۆنی؟ وەڵا باشم دەنگ و باست چۆنە؟ وەڵا باشم لەگەڵ خوێندنە باشم لە پۆلی چەندی ئەم ساڵ؟ سێ ئافرین هەر بژی حەزی لە قوتابخانەیە؟ بەڵێ ئەتەوێ بەردەوام بی؟ بەڵێ زۆر باشە کەواتە وانەکانە بە باشی بخوێنە ئەبێ گوێ لە مامۆساکانە بگری گوێ لە ڕێنمایەکانی دایە و باوە بگری گوێ لە ڕێنمایەکانی هەموو کەسێکی باش بگری کە پێت ئەڵێن بەردەوام بن لە خوێندن چونکە
خوێندن بۆ دیفاعی تیغی دوژمنان لە هەموو ئان و ساتێکە عینن قەلغان و سۆپەرتانە باشە؟ ئەفەرین باشە پرسیارێکی لێکەم شادمان گوندەکەی ئێوە بەروبوومی چی زۆرتیایە ئادی پێم بڵێ دارەکان داری بەرداری چی زۆرتیایە نانکەم باخێکەیە گوێزی تایە هەناری تایە تری تایە بانجان شتێ مورتیایە لەگەڵ ماشوتی تیا هەرەونێتە زۆر باشە باشە ئەم داری لای منەوە ئەوە چییە پێوەیەتی هەرمێ چییە؟ هەرمێ هەرمێ ئەی باشە ئەوە تریە لەو لامەوە بڵێ زۆر باشە کەواتە ئێرە بەروبوومی زۆر باشەیە وایە؟ وایە زۆر باشە ئافرین من پێم خۆشە ئێوە ئەوە گرنگی بە بەروبوومەکان بە خزمەتی دارەکان بکەن بۆ ئەوەی سوودی لێ ببینن بەرهەمەکەی بتوانن لە بازارە بیفرۆشنەوە سوودی لێبین باشە؟ هەر بژی شادمانجا دەست خۆش ئافرین یەکچە بڵێ بۆ لێبەر دەست خۆش باریا چۆنی؟ باشی؟ دەنگ و باسە چۆنە؟ ئافرین باریا گیان باریا لە پۆلی چەنی؟ لە پۆلی سێ هەر بژی زۆر باشە لەگەڵ قوتابخانەیە باشی؟ زۆر باشە زۆرم پێخۆشە ئاوا بەردەوام هەوڵ بەر کە لە قوتابخانەیە باش بنوانەکاتە بە باشی بخوێنن باریا با لەسەر چیرۆکەکە پرسیارێکی لێ بکەم تۆ ئەگەر تووشی گرفتێک بی بە تەنیا توانی ڕوبەڕووی بیتەوە؟ ئەی باشە ئەگەر تووشی گیر و گرفتێک بی پەنا بۆ کێ بی؟ پەنا بۆ دایک و باوکم پەنا بۆ دایک و باوکێکەواتە ئەبێت تووشی هەر گیر و گرفتێک بووین پەنا بۆ خێزانەکانمان بەرین چونکە ئێمە بەم هۆیەوانەوە ئەتوانین سەرکەوین بەسەر هەموو گیر و گرفتێکە وایە؟ ئافرین کەواتە نابێ هیچ شتێک لە خێزانەکانمان بشارینەوە هەرچەنە گرفتەکەش چوو بێ بەڵام ئەبێ ئێمە لەوانی نەشارینەوە لەبەرەوەی ڕەنگە ئەو گرفتە لە داهاتووە بێ بە گرفتێکی گەورەیە وایە؟ زۆر باشە ئافرین باریا گیان ئەی باشە لەگەڵ هۆراوشتا چۆنی؟ باشی؟ هۆراوەی پێشکەش بەزی تەڵاکەی؟ دە باشە کوردستان ئەم کوردستانە جوانە خوێن و دڵ و چاومانە خۆشم دەوێی پڕ بەدڵ دەپارێزم وەکوگل سەربازی گەل و خاکم هۆڵەی تیس و چالاکم کوردستان دەپارێزم بە هەموو توانە هێزم سنگم دەکەم بە قەڵغام بۆ بەرگەری نیشتیمە محەممەد پاکش ئافرین یەکچە بڵێ بۆ لێبە هەر بژی دەست خۆش چاوەکە زۆر سوپاس بۆ تۆ هەر بژی ئیمان گیان چۆنی؟ وەڵا باش باشی؟ دەنگ و باسە؟ وەڵا دەنگ باسم باش ئای هەمیشە باش بێ ئیماجان ئیمادەوە تۆ لە پۆلی چەنی؟ پێنج لەگەڵ وانەکان تا چۆنی؟ وەڵا باش باشە ئیماد پێ خۆشە کە گەورە بووی ببی بەچی؟ وەڵا پێم خۆشە بمە محامی ئەو بەڕاستە؟ بەڵێ زۆر باشە ئافرین ببە بە پارێزەر بەرگری لە کەسانی ستەم لێکراو بکە نێڵی هیچ کەسێ مافی بخورێ باشە؟ ئافرین هەر بژی ئیمادجان بە پرسیارێکە لێ بکەم لەسەر گوندەکەتان فەرم واتای گوندی تەگەران چییە؟ بزان مەزانی؟ بەڵێ واتای گوندی تەگەران بە تەم گرانە لە بۆیە شوێنێکی چەمە تەمێکی زۆر دروست کردووە ماوەی 6 ساڵ بۆ بە تەگەران ئافرین ئەو زانیاریانە زۆر باشە بەڕاستی زۆر گرنگە کە واتای ناوی گوندەکە و بزانی مێژوەکەی بزانی ئەگەر ناوی گۆڕابوو بزانی لە چ سەردەمێکا گۆڕاوە لەبەرەوەی ئەوە مێژووی گوندەکەتە مێژووی کوردستانە نابێ کەسمان لە بیری بکەیت لەبەرەوەی ئەمە نیشتیمانی خۆمانە ئەبێ نیشتیمانەکەمان خۆش بوێ ئەبێ هەمیشە هەوڵ بیت لە مێژووی وڵاتەکەمان شارەزابین بەڕاستی و زانیاریانە زۆر بەسوودە لەبەرەوەی ڕەنگە گەشتیار بێتە ئێرە لێو بپرسێ ئەم گوندە واتای چییە ناوەکەی ئەبێ ئاوا بە خێرایی وەڵامی بیتەوە زۆر باشە ئافەری بۆ تۆ باشە ئیمانجان تۆ مناڵێکی ئەوە نەزیرەکی ئەی گۆرانی هۆراوە شتێکم پێشکەش ناکەی؟ بەڵێ هۆنراوەی کەسانم بادینیە ئەدێ کورد سیارن کورد شیارن خۆرتە هێمێری جەنگیارن تبیت و چفت و شیارن پەیدا نابێت چکو و دکارن مافێ خۆ بە باسکانم بستێنن نێ دوو پشک دوو پشک و مارن خاپڤانن مافێ کورد بستێنن ئافرین یەکچە بڵێ بێز بۆ ئیمان هەر بژی کاکە ئیمان بەڕاستی تۆ مناڵێکی زۆر نمونەیە
هیوادارم هەموو مناڵەکان وەکو تۆ گرنگی بە زاراوەکانی تر بن لەبەرەوەی ئێمە هەمومان کوردین پێویستە زاراوەکانی تر بە باشی بزانین بۆ نمونە هەورامی بادینی کرمانجی ئەو زمانانە ئەو زاراوانە هەمومان شارەزاییمان تیا هەبێ لەبەرەوەی کە چوینە ناوچەیەکی تر نەک بڵێن ئێمە لە یەکتری تێناگەین ئێمە بتوانین قسەی پێ بکەین زۆر باشە ئیمانجان دانیشە هەر بژی یەک چەبڵی بەیەسری بۆ لێبان دەست خۆش کاکە محەممەد چۆنی وەڵا باش ئەی یاخوا باش بی دەنگ و باسە چۆنە وەڵا باش ئەمیشە باش بی باشە کاکە محەممەد تۆ لە قوتابخانەی بەڵێ لە پۆلی چەنی دوو پۆلی دوو ئافرین باشە حەزت لە قوتابخانەیە بەڵێ ئەتەوێ کە گەورە بووی کە خوێندنێت تەواو کرد ببی بەچی بە کاسب بەچی کاسب بە کاسب باشە لە پاڵ کاسپێکەیە پێم خۆشە ببی بە مامۆسا یان ببی بە پزیشک بەڵێ ئەفەرین زۆر باشە ئەبێ ئێمە خزمەتی وڵاتەکەماکەین ئەبێ خزمەتی نیشتیمانەکەماکەین ئەبێ ئێمە هەوڵ بین ببین بە کەسێکی زۆر باش بۆ داهاتووی نیشتیمان باشە بەڵێ ئافرین باشە کاکە محەممەد با پرسیارێکی لێ بکەم بەڵێ لە گوندەکەی ئێوەیە پەلەوەەر هەیە بەڵێ چ پەلەوەرێک بەخێوەکەن وەڵا قاس بزێن مار ڕاستە مریشە زۆر باشە باشە تۆ هێلکەی مریشکە خۆی بەڵێ ئافرین بەیانیان کە هەسای بۆ نانی بەیانی پێویستە شتی باش بۆی بۆی کە باڵا بکەی کە گەورەبی مێشکە باش بیر بکاتەوە بتوانی وانەکانێ بە باشی بخوێنی باشە بەڵەوە ئافرین باشتێکی تریشم پێ بڵێ بەڵێ هەرگیز نەکەی بە تەنیا بچیتە دەرەوە بەبێ پرسیدایە و باوە و خێزانەکە و ئەبێ هەمیشە بە پێ ڕێنمایەکانی ئەوە بجوڵیتەوە باشە بەڵێ یەک چەپڵە بۆ کاکە محەممەد هەر بژی زۆر سواس خۆشی چۆنی وەڵا باشم باشی بەڵێ هەمیشە باشبی خۆشی گیان لە پۆلی چەنی 5 ئەفەری زۆر باشە خۆشی باشە ئێستا پشویاوینە وایە بەڵێ تۆ ڕۆژانە لە ماڵەوە بەچیەوە خۆ سەرقاڵەکەی وەڵا بە ئیش و کار ئافرین ئەی باشە لە پاڵەوانەیە ئەخوێنیتەوە بەڵێ ئافرین ئەبێ هەوڵ بێ ئەو کاتانەی کە ئیش و کارە نییە و کە بێ ئیش دانیشتووی هەوڵ بە بخوێنیتەوە لەبەرەوەی خوێندن زۆر باشە بۆ هەمومان ئاستی ڕۆشنبینیمان بەرزەکاتەوە هەروەها توانای بیرکردنەوەمان زیاترەکە باشە بەڵێ باش زۆر باشە خۆشی با پرسیارێکی لێ بکەم ئەگەر هاوڕێیەکە تووشی گرفتێک بێت تو هاوکاریەکەی یارمەتی ئێ ئافرین کەواتە ئەبێ بیرمان نەچێ ئەگەر هاوڕێکمان پێویستیان پێمان بێ و تووشی گیر و گرفتێک بێ ئەبێ ئێمە هاوکاری بکەین لەبەرەوەی ڕەنگە ئەو گیر و گرفتە لە توانای ئەوە نەبێت کە بە تەنیا چارەسەری بکە ئێمە بێ هاوکاریان بکەین وایە بەڵێ زۆر باشە خۆشی جان خۆشی بەڵێ باشە تۆ لەم گوندەی ئێوەیە وەکو بیست بێت وەکو بزانی زەرعات و شتیواتانەیە بەڵێ باشە چ شتێ زۆرە چێنن گەنم نۆک ئەو شتانە گەن وشت گەنم بەڵێ نۆکیش بەڵێ زۆر باشە ئەبێ ئێوە بەردەوام هەوڵ بن لە گوندەکانە کە شت چێنن لەبەرەوەی ئێوە پێویستەکانی شار بڕەکەنەوە ئێوە خزمەتەکان زۆر باشە خۆشی گیان هەر بژی یەک چەپڵە بۆ خۆشی ئافرین زۆر سپاس هەژیر گیان چۆنی وەڵا باشم دەنگ و باسە خۆش ئەی هەمیشە باش بیت هەژیرەوە تۆ لە پۆلی چەنی وەڵا لە چوارم ئافرین لەگەڵ وانەکانتا باشی بەڵێ ئافرین زۆر باشە بەردەوام هەوڵ بە بەردەوام وانەکانە بخوێنەرەوە بۆ ئەوەی کە بتوانی خۆناخەکانی خوێندن بە سەرکەوتویی ببری باشە بەڵێ باشە هەژیر تۆ منە بینیوە پێشتر بەڵێ لەکوێ لە ڤیدیۆ ئاتی بۆ باس کە بزانم چۆن منە بینیوە ژیتەڵە زیتەڵا کام بەرنامانە و بینیوە ئەمە بەرنامەم بینی ئەم بەرنامەیە و بینیوە بەڵێ ئەو بینیوە کە لەگەڵ تەواری هاوڕێمە لەگەڵ مناڵانە ئەچین سەیرانەکەین بەڵێ ئەچین بۆ شوێنەکان یاریەکەین ئەچین بۆ چوین یاریمان کرد خۆشە بەرنامەکانی ئەمە بەڵێ دە باشە کەواتە بیرێ نەچێ بە هاوڕێکانێ بڵێ هەموو ڕۆژێ سەیری ماوەی مناڵانی شاشەی قورساتکان هەموو ڕۆژێک کاتژمێر 5 تا 6 ماوەی مناڵانی زۆر خۆشمانەیە باشە بەڵێ باشە پێم بڵێ تۆ لەگەڵ هۆراوشتی وایە چۆنی شعر و شتە زانی
باڵ باشە هەژیجان شعرێکمان پێشەشکە ڕۆژە هەبوو نەبوو نەپاپەیەکە بوو کاتێک کە ڕۆژە سەرێلانەکەی سێرەکە هێرکەکانی هەموو شکاوە ئێ ڕۆژنا ڕۆژە تێپەڕی ڕێویەکەوە ئێ کاتێک کە کنۆپەبووەکە سێری کرد ئەوە ڕێویەکە بوو ئێ ئیتر نەپەبووەکە چووتی بۆ هێرکەکانی منوشکانەوە ئێ ئەو بۆ ڕێوەکە ژەوید بۆ بێچووەکانم ئێ نەپەبووەکە وتی ئێ ئەبێ زوو ئەکەم لە هێرکەکانم بێ ئافرین ئافرین زۆر باشە ئەوە چیرۆکێکی زۆر بەسوود بوو بەو هیوایە مناڵان هەمویان بەردەوام چیرۆک خوێندنەوە لەبەرەوەی سوودی زۆری هەیە هەر چیرۆکە و بۆ خۆی وانەیەکی سوود بەخشە هەر بژیە ژیرگان یەک چە بڵێ بێز بۆ ژیر زۆر سپاسە ژیرگان دەستخۆش ئافرین شاکۆ چۆنی باشم باشی بەڵێ ئافری شاکۆ گیان شاکۆ لە پۆلی چەنی دەرچم بۆ دوو دەرچووی بۆ دوو بەڵێ زۆر باشە کەواتە گرنگە ئێمە گرنگی بەوانەکانمان بین ئێمە بەردەوام خوێنین ئێمە ڕێز لە مامۆسا و لە گەورەکان بگرین بیرە نەچێ ئەبێ بەردەوام لەوانەکانتە تێبکۆشی بۆ ئەوی قۆناغەکانی خوێندن بە باشی ببڕی باشە باش زۆر باشە باشە پێم بڵێ تۆ بەبێ پرسی خێزانەکە و ئەچیتە دەرەوە نە ئەی بە شەوان بەتەنیا چیتە دەرەوە نە ئافری نابێ بەتەنیا بچیتە دەرەوە ئەزانی بۆ ڕەنگە بکەوین نابێ هیچ کاتێک بەتەنیا بچینە دەرەوە پێویستە کە چووین کارێکمانە بوو لەگەڵ یەکێک لە خێزانەکەمانە بچینە دەرەوە کە لە خۆمان گەورەتر بێ باشە باش ئافری کاکە شاکۆ یەک چە بڵێ بێزی بۆ لێبات هەر بژی کاکە محەممەد چۆنی وەڵا باشم باشی ئارەڵا ئافری کاکە محەممەد لە پۆلی چەنی پێنج لە پۆلی پێنج زۆر باشە کەواتە تۆ گرنگی بە خوێندنەکەوەی وایە بەڵێ هەرگیز نەکەی بیر لەو بکەیتەوە کە واز لە خوێندن بێنی دوایی من لێو زویرە باشە بەڵێ باش زۆر باشە کاکە محەممەد بەڵێ باشە گۆرانیەک شعرێک شتێکمان بۆڵێ شعرێ ئەتی شعرێ ئەم کوردستانە چەند جوانە خوێن و دڵ و چۆمانە خۆشمان دێ پڕ بەدڵ ئەی پارێزین وەکو گۆ سەربازی گەلی خاکن ڕۆڵەی پشتی تڵپاکن سەکمان دەگەین بەقەڵقان بۆ بەرگەری پشتیمە محەممەد سێها ئەفری یەک چەپڵی بەیزی بۆ لێبەر زۆر باشە دەست خۆشاوڕێکم هەر بژی باشە محەممەد پرسیارێکی لێکەم فەرمو ئەگەر ئێمە دۆنمێ زەویمان نەبێ بەڵێ بەگەنم بیچێنین بەڵێ بەتەنیا ئەتوانین بە ڕۆژە بیدورینەوە نەخێر ئەبێ یەکێکی تر بێنی یارمەتیمان بە ئافرین ئەبێ یەکێکی تر بێنین یارمەتیمان بە کەواتە هەر کارێک بە هەرەوەزی کردمان ئاسانتر و خۆشتریە بەدەستەوە وایە بەڵێ زۆر باشە کەواتە لە بیری نەکەی هەر کەسێک پێویستی بە هاوکاری تۆ بوو ئەبێ هاوکاری بکەی هەر کەسێک وەکو هاوڕێکانە خزمەکانە خێزانەکە و پێویستیان بە هاوکاری تۆ بوو ئەبێ بە بەردەوامی هاوکاریان بکەیت باشە بەڵێ باش زۆر باشە یەک چە بڵێ بێز بۆ کاکە محەممەد زۆر باشە ئافرین هەر بژی ئاکار چۆنی وەڵا باش باشی ئارەڵا دەنگ و باسە چۆنە وەڵا باش هەر باش بی ئاکار لە پۆلی چەنی چوار لە پۆلی چواری زۆر باشە ئافرین باشە ئاکار یەک پرسیار لە تۆکەم ئەگەر بەردێک بەتەنیا هەڵیگری ئەتوانی یان پشتە ئازاریەکە پشتی ئازاریەوە باشە پرسیارێکی تر هەر ئەو بەردە ئەگەر بە دوو کەس هەڵیگرن ئاسانترە بێ یان قورسترە بێ ئاسانترە بێ ئافرین کەواتە واتای ئەوەیە ئێمە ئەبێ هەر کارێک کردمان بە کۆمەڵ ئەنجامی بین بە هاوکاری کەسانی تر پێویستمان بە هەر شتێک بوو کە لە توانای خۆمانان نەبوو ئەبێ داوا لە هاوڕێکانمانیان لە کەسانی تر لە خۆمان گەورەتر بکەین وایە بەڵێ زۆر باشە باشە پێم بڵێ تۆ حەزە بە خوێندنەوەیە بەڵێ زۆر باشە دواتر با پێتان بڵێم چیمان بۆیە ناون گۆڤارێکمان بۆیە ناون زۆر خۆشە ناوی گۆڤاری پەپولەیە زۆر بابەتی بە سوودی تایە چیرۆکی تایە هۆنراوەی تایە زانیاری گشتی تایە دوایی ئەتانێنێ کە ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان بە چاپی گەیاندووە وەکو دیاری بۆ ئێوەی ناردووە باشە
بۆی وایە کە ئێوەش خوێنتانەوە بیان بەو هاوڕێیانەتان کە نەیان توانیوە بێن بۆ ئێرە بۆ بەرنامەکە بۆ ئەوەی ئەوانیش سوودی لێبینن باشە؟ بەڵێ یەک چەپڵە بۆ کاکە ئاکار هەر بژی شادیار چۆنی؟ باشم دەنگ و باسە چۆنە؟ بەڵێ باشی؟ بەڵێ هەمیشە باش بی شادیار بەڵێ ئەرێ تۆ ناوی منە بیر ماوە؟ بەڵێ ناو چییە؟ زیتەڵا ئافرین کەواتە هاوڕێ نابێ ناوی هاوڕێکی لە بیرکە ئامنیش هەمووتانم بیرە و ناوی هەمووتان نەزانم وایە؟ بەڵێ باشە شادیار پرسیارێکی لێکەم بەڵێ لە گوندەکەی ئێوەیە چ بەروبوومێ زۆر ئەچێنن بۆ نمونە ئەها شووتی کاڵک تەماتە ئەوانە چی ئەچێنن؟ زۆرینەی گەنم گەنە باشە ئەی شووتی و خەیار و کوولەکەوانە ناڕوێنن؟ بەڵێ ئەیڕوێنن؟ بەڵێ چی زۆرە ڕوێنن؟ شووتی شووتی ئەی تەماتە تەماتە و خەیار و ئێ ماش ئەڕوێنە بەڕاستە؟ بەڵێ کەواتە ئێرە بەروبوومی زۆر باشی هەیە بەڵێ زۆر باشە باشە ئەی پێم بڵێ ئەو بەروبوومانەی کە لە خۆتان زیابوو ئەی بەنە شار بیفرۆشن بەڵێ زۆر باشە کەواتە بەوە داهاتێکی باشمان دەسەکەوێ کەواتە توانین سوودی لێ بینین هەم بۆ خۆمان هەم سوود لە داهاتەکەی بینین هەم خەڵکی شاریش سوود لە بەروبوومەکان ئێوە بینێ چونکە بەروبوومی خۆماڵی زۆر خۆشترە وایە بەڵێ زۆر باشە ئەی دڵە خۆش بوو کە ئەمڕاتە بۆ گوندەکەیەوە بەڵێ زۆر سپاس زۆر دڵخۆش بووم بە بینینیەوە شادیار بەڵێ ئەتوانی وەراوەیەکە پێشکەشکەی بەڵێ دەی براکانم خوشکەکانم هاوڕێ خۆشەویستەکانم درگای مەکتەب کرایە پشووی یاوی هاوی برایەوە. جانۆرەی قوتابخانەیە کە بۆ زانیم هەیرانەیە بێتر شادەبینەوە ڕێگە خوێندن دەگرینە ئافری یەک چەپڵی بەهێزی بۆ لێبان هەر بشین دەست خۆش هاوڕێکم من زۆر دڵخۆش بوو ئەمڕۆ کاتم بۆ گوندی تەگەران بەڕاستی گوندێکی زۆر دڵگیر و زۆر خۆشە بەو هیوایم کە هەمیشە لە خۆشییا بن زۆر دڵخۆش بوو کە کۆمەڵێ مناڵی ئازیزی گوندەکەم بەسەر کردەوە کۆمەڵێ قسەی خۆش و گفت و گۆ و زانیاریمان گۆڕیەوە بەرامبەر بە یەک کۆمەڵێ هۆنراوەی خۆشیشتان پێشکەش کردم بەو هیوایم هەمیشە لە خۆشییا بن هەتا بەرنامەیەکی تر و گوندێکی تر بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ خواحافیز